کەم کەس هەیە لە گەورە و بچووکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان سرودی نەتەوەیی ڕەقیبی نەبیست بێ، بەڵام ڕەنگە زۆر کەس نێوی ئەو کەسە نەزانێ کە شێعرەکەی نووسیوە. دڵدار تەمەنی تەنیا 20 ساڵ بوو کاتێک لە قۆناخی ئامادەیی لە کەرکووک دەیخوێند لەگەڵ چەند هاوڕێیەکی کۆمەڵەی دارکەریان دامەزران. ڕێکخراوەکە لەسەر شێوازی ڕێکخراوی کاربۆناری ئیتاڵی لایەنی سیاسی شۆڕژگێڕی کردبووە بەرنامەی خۆی. کۆمەڵی دارکەر لە ساڵی 1937 دڵدار دەورێکی زۆری هەبوو لە دامەزراندنی، بەران وەکو یەکێتی قوتابیان بوو، بەس قوتابی تێدا بوون. دوای بیریان کردەوە لە بۆ 39 گوتیان ئێمە تاکەینێ هەر قوتابی بین و هەر قوتابیان وەرگرین، وا بکەین ببتە ینی پارتێکی جەماوەری هەموو لایەک بێنە ناوی. گەڕان بە دوو سیاسەتمەدارێکی کۆن کە مامۆستا ڕەفیق حیلمی بوو، هینایانە ناو حزبگوتیان تۆ سەرۆکی مامبە، ئێمەش لەژێر ئاڵای تو دەکەین با هەموو ئەو کەسێک داخل بێ. یونس دڵداریش هەر بژاردرا بە سکرتێری گشتی حزبی هیوە. کاتی خۆی لە سیاسەتیشدا دەستێکی باڵای هەبووە لەگەڵ کۆمەڵێک لە هاوتەمەنەکانی خۆی ئەو ساکە لەوانە خالید لێری نەمەر کاتی خۆی بە تەفسیل ئەو کۆمەڵی باس کردۆدا کرد دوای ئەوە کە بوو بە حزبی هیوە، حزبێک لەسەر ئەو کۆمەڵی دروست بوو کە ئێستا بۆتە مێژوویەکی خەباتی نەتەوەی کورد. حزبی هیوە بە یەکەم حزبی کوردی نەتەوەی دادەنرێ، بەڵام دارکەر بەر لە حزبی هیواش بووە کە زۆر کەم ئیشارەتی پێدەدرێ. حیزبی هیوا لە ساڵی 1945 لەگەڵ کۆتایی هاتنی جەنگی دووەمی جیهانی بەردەوام بوو، تاوەکو بەر لە دروستبوونی پارتی دیموکراتی کورد و حیزبی ڕزگاری نیشتیمانی گەورەترین حیزبی سیاسی بوو لە باشووری کوردستاندا. ئێمە پۆلی 6 سەرەتایی بوون لە پاییزی 1942. ڕۆژێکیان بەڕێوەبەری قوتابخانەمان هاتە قوتابخانە، یان هاتە ژوورەکەمان پۆلەکەمان، گوتی لەمە دووە تا چەند ڕۆژێک ئەم برادەرە مامۆستایەکی نوێ ئەو وانەتان پێدرێت دەرستان پێدرێ ئینیشتمان پەروەری. دانیش دەستی پێکرد گوتی ئێوە ڕۆڵەی هیوای دوا ڕۆژی ئەم میلەتەنە، ئێوە گەورەی و سەرداری ئەم میلەتەنە، ئەو ڕۆکە منداڵن سبەی ڕۆژە دەبنە گەورە پیاو، ئێوە پیرەکان ومێد پێ نەماون، بەس ومێدمان بە ئێوەیە کە سبەی ڕۆژ پێ بگەن و کوردستان ئازاد بکەن و سربەخۆیی بۆ دابین بکەن. هەستمان پێکرد یعنی ئەوە شتێکی زۆر خۆشە ئەو قسانە لەوانەی قوتابخانەی ڕێک و پێکتر و خۆشترە. چوینە دەرەوە پرسیمانەوە چێ بوو، یەکیان گوتیەوە دەیناسم لە گەڕە چیمەیە ناوی یونس دڵدارە، برای ئاسەف ڕەوفیە، ئینسانێکی گەورەیە. یەکیش گوتیەوە لە حیزبی هیوا سکرتێری گشتیە. دڵدار بە خوێندنەوەی کتێبی مێژووی کورد و کوردستانی ئەمین زەکی بەگ و مێژووی بابان و سۆران و مکوریانی سەید حوسێن حوزنی مکوریانی مێشکی بەڕووی کوردایەتیدا دەکرێتەوە. دوای ئەوە دیوانی ناڵی و حاجی قادری کۆیی دەخوێنێتەوە. دڵدار لە بیرەوەرەکانیدا نووسیویەتی شعرە جوانەکانی ناڵی لەگەڵ شعرە ئاگرینەکانی حاجی قادری کۆیی لە مێشکمدا لەسەر زەعامەتی ئەدەبی شەڕیان بوو. ئەم شەڕە شعر و ئەدەبیاتان بە من بەخشی. ئەمە وایان لە دڵدار کرد شەوێک تا بەیانی نەخەوێت و قەسیدەیەکی 15 بەیتی بنووسێت. ئەو لە تەمەنی 17 ساڵی یەکەم هەڵبەسی لە گۆڤاری ڕووناچی بڵاو کردەوە. لە ماوەی نێوان ساڵی 1935 تاوەکو 48 ڕۆلێکی گەورەی لە بزافی سیاسی و ئەدەبی کوردیدا گێڕاوە و بەرهەمی بە نرخی شعری پێشکەش بە گەنجینەی ئەدەبی کوردی کردووە. باسی دەرەبەک دەکات چۆن ئەو جوتیارانەی دەساوە مەسەران توتنەوانی هەیە لە باسی هەیە، باسی ڕەوشی ئەو میلەتە دەکات بە تایبەتی لادێ لە چه بارێکی سەخت و دژواردانە. گرنگەوەیە کە دڵدار هەموو لایەنێکی لە شعرەکانی تەبعاً باس کردو و بایەخی پێداوت. دڵدار ئەیڕەقیبی لە ساڵی 1940 لە شاری کەرکووک نووسیوە کە ئەو کاتە قوتابی قۆناخی ئامادەیی بوو. دواتر لە ساڵی 1946 ئەو شعرە نێردراوە بۆ کۆماری مەهاباد و کراوە بە سرودی نیشتیمانی. ڕای جیاواز هەیە لەسەر دانانی ئاوازی سرودی ئەیڕەقیب. هەندێک دەڵێن لە مەهاباد کراوەتە سرود و ئاوازی بۆ دانراوە، هەندێک کەسی دیکەش دەڵێن ئاوازەکەی لە باکوی پایتەختی ئازەربایجان کراوە.
لە ڕاستیدا شێخ حوسێن کردووی شێخ حوسێن بەرزنجی کە دەنگەشی بە سۆز و خۆشی هەبووە ئەو ئاوازی بۆ داناوە بە دەنگی خۆشی لە بەغدا و توێت و خەڵکەکەش گویان لێ بووە و شایدی حالی ئەو وەزعانەکە بە چاوی خۆیان بینیویانە و ئەو شعرە طبعاً دەنگ و سەدایشی باشی هەبووە ئەمڕۆکە و پێشتریش بووتە مارشی میلەتی کورد چۆن مارسلسی فەڕەنسی شۆڕشی فەڕەنسی مارسلسی خۆی هەیە کوردیش یەکەمین سرودە کە ئەو سرودە نەمری بەخۆ بینی ئەبوو قاسم الشابی یەکێکە لە شاعیرە هەرە ناسراوەکانی عەرەب کە خۆی تونسیە خەڵکی وڵاتی تونسە بە هەمان شێوە وەکو دڵداری شاعیر جوانەمەرەک بوو ئەبوو قاسم الشابی شعرێکیە کە بوو بە سرودێکی بەناوبانگی نەتەوەی عەرەب إذا الشعب يوما أراد الحياة شتێکی لەو بابەتێ هەم لەبەر نییە لا بد أن يستجيب إلى القدر ئەوە بوو بە سرودێک لە هەر لە ساڵانی سیەکانەوە دیارە دڵداریشە هاوتەمەم بووە ئەویش دەوێت ئەو کاتە ئەی ڕەقیبی نووسی واتە دڵدار توانی مواکەبەی وڵاتانی تریش بکە مواکەبەی سرودی عەرەبی و جیهانیش بکات سرودی ئەیڕەقیب کە تەنها سیمبولێکە هەموو کورد لەسەری کۆک و تەبان تا ئێستا چەند جارێک هەوڵی ئەوە دراوە وەکو مارشی نەتەوەیی کورد لا بدرێت تەنانەت ئەو پرسە کرایە تەوەر و باسی ناو پەرلەمانی کوردستانیش بە تایبەت لەلایەن هێزە ئیسلامیەکان ئەوەش بە بیانووی ئەوەی گوایە ئەو سرودە لەگەڵ بیر و باوەڕی ئاینی کورددا نایەتەوە بۆ ئەمەش نمونە بەو دێڕە دەهێننەوە کە دەڵێ ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خوسرەوین دینمان ئاینمانە نیشتیمان بۆیە ئەوان پێیان وایە دڵدار بەم دەربڕینەی کوفری کردووە لە بەرامبەریشدا زۆربەی شاعیر و ئەدیبانی ئێستا و ئەو کاتیش ئەو بۆچوونە ڕەت دەکەنەوە وەکو بڕێ مەسەلەن سووریدی وەتانی عێراق یعنی هی کۆنا هی زمانی پاشایەتیە زیندوو کراوەتەوە چونکە بۆ هەمووی باسی نیشتمان و کۆڵ نەدان و دژایەتی دوژمن و ئەو سرودە بەڕاستی سرودێکی شۆڕە جیرانەیە دەستەسپێنێ کە میلەتی کورد میلەتێکە قارەمانە ڕۆڵەکانی لە پێناو پاراستنی نیشتمانەکەم بە پێناونا کوردستان ژیانی خۆیان فیدا دەکەن و خۆشەویستی نیشتمان گەیشتە ڕادەیەک وەکو ئاین و دین سیر دەکرێت ئەوە ناگەیەنێ دینمانە ئاینمان ئەو لایەنە ئیسلامیانەوە حسابی بۆ دەکەن نابێ وڵات دین بێ ئاین بێ یان شتێک ئەو من لە فەرمودەکانی پێغەمبەری شێ دەڵێ حب الوطنی بدە لە ئیمان دڵدار پیاوێکی کافر نەبووە پیاوێک بۆ وڵاتەکەی خۆشویستە مسلمانیش بووە یعنی خۆشەویستی خاک و خۆڵ و وڵات کفر نییە ئینسان شانازی پێوکە وڵاتانی ئیسلامی و دەوڵەتی خۆیان هەیە مخاچی خۆیان هەیە کورد تا ئێستا هەیە و نییە لەو بەشەی باشوور شتێکمان هەیە ناوی هەرێمی کوردستانە و تقریبا نیمچە دەوڵەتێکە با بڵێم حق خۆمانە شانازی بە ئیسلام و بە مەسیحی و بە ئێزیدی و بە هەموو نەتەوەکاری کە لە کوردستان دەزیێت حق خۆمانە شانازی پێ بکەین و سرودیشی بۆ بنووسین و خزمەتیشی بکەین بە هەموو شێوەیە یەکەم جار کە ئاڵای کوردستان لە کۆماری کوردستان دیموکراتی کوردستان لە مەهاباد هەڵکرا ئەی ڕەقیب گوتری یعنی ئەو ذکرایەت دەینتەوە بیرێ کە کورد کۆمارێکی دامەزراندووە کە ئاڵای بەرز کردوێتەوە ئەی ڕەقیبی گوتیە جا هەر چێکی بیتن ئەوە لە هەموو شعرەکانی دیکەی خەڵکی تر پیرۆستتر و ئەوەیە چونکە هەم لایەنی مێژووی هەم لایەنی شاعری هەم لایەنی بیر و بۆچوونی هەستی نەتەوایەتی ئەوانەی هەمووی تێدایە لەگەڵ هەولی هێزە ئیسلامیەکان لە ناوەوە و دەرەوەی پەرلەمان یەک دوو کەسی دیکەش بە پاساوی ئەوەی کە ئەو سرودە لەگەڵ واقعی ئێستای کوردستان و سروشتی پێکاتە نەتەوەیی و ئاینەکەی ناگونجێ و لەگەڵ گیانی سەردەمدا نایەتەوە هەولی زۆریاندا بۆ ئەوەی ئەو سرودەی کە نزیک بە سەدەیەکە لە یادەوەرینەوە لە دوای کوردی هەر چوار پارچەی کوردستان بە نەمری ماوەتەوە لای بدەن و سرودێکی دیکە بخەنە شوێنیەوە بۆ ئەم مەبەستە شعرێکی شێرکۆبێ کەسیان دیاری کرد تا لە شوێنی ئەی ڕەقیبدا بنرێت کە ئەمەش دیسانەوە وەک هەوڵەکانی پێشوو ڕوبەڕووی رەخنە بوویەوە و ڕەت کرایەوە محاولە کرد کە بیگۆڕن بۆ بگۆڕدرا بۆی هەتەشی ڕاستەب بەسەر سرودەکەدا بینن بەسەر دڵداریشدا بینن یەکێکی دیکە بیتە خاوەنی شەری نیشتمانی کوردستان مەسعود بارزانیش تەییدی ئەوەی کرد عینەن
وتیا من ئەوەی بووم لە ماوەحابات بووم لە ژێر نامەی ئەو ئاڵای لەدایک بووم نامی بگۆڕدرا شەشیان نووسی بەڵیان کردەوە هەر هیچ مانای نییە کە ئەوە دابدرێت لەزی ئەوەی هەوڵدرا کە ئەو سرودە ڕەش بکرێتەوە و نەمینێ و سرودێکی دیکە لە جێی دابندێ و جێی بگرێتەوە بەڵام ئەو هەوڵە پوچەر کرایەوە نەچوە سەر چونکە بەڕاستی ئەمە نیشانەی کللتوری نەتەوەیەکی کۆڵنەدەری وەکو میلەتی کووردە هەرچەندە لەوانەیە هەندێک مەسایلی تابێت لەو زەمانە شتێکی باو بێ بەڵام ئێستێکە ناتوانین ئێمە مەسەڵەن شتێک کە لە کاتی خۆی دانراوە و چەسپاوە و چوتە ناو مێژوو و جوگرافیا و هەموو شتێکی کوردەوە ئەوە طبعاً کارێکە بە هیچ زۆرێک یعنی ئەوەی ممکن نییە کە تۆ ڕێی هەڕیدەوە شوێنمەوە و شتێکی تر لە جێگادا دەرم. نێوی تەواوی دڵدار یونس مەلا ڕەئوف مەلا مەحموودە لە 20 شوباتی 1970 لە گەرمەی ڕۆژگارە سەخت و پڕ کوێرەوەریەکەی سەفەربەرلکدا لە گەڕەکی بەفرقەندی شاری کۆیە لەدایک بوو. خوێندنی سەرەتایی لە ڕانیە و ناوەندی لە هەولێر و ئامادەییشی لە کەرکووک تەواو کردووە. دوای ئەوە کۆلیژی یاسای لە شاری بەغدا تەواو کردووە و بۆتە پارێزەر. دڵدار تەسیرێکی زۆری لەسەر سەرجەم نەتەوەی کورتە بە کۆمەڵێکنەوەوە نەگێکنەوە زەمنەوەی شەستەکان پێش بنەوەی پەنجاکانی شەر بە سرودی عێراقیبی دڵدار پەروەردە بووینە. ینی دڵدار خزمەتێکی ئێکجار گەورەی تەنیا ئەو شعرە ئەو سرودە بە تەنیا کافیە بۆ دڵدار کە هەتا هەتای بنەمەری بنێتەوە لە زۆر لە ئەوانی کە خەباتی سیاسیان کردی لە کوردستان کەسیان ناگەنە ئەو قەسیدەی دڵدار کە توانی هەر چار پاسەکە بێکەوە بکەن. دڵدار کە بە پارێزەری خەڵکی هەژار و جوتیار و تووتنەوانان ناسراوە کەسێکی هەژار بۆ و بەردەوامیش بەرگری لە هەژاران کردووە. هەروەها لە کاتی ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ هەر کێشەیەک بە خۆڕایی و بەبێ پارە کاری پارێزەری بۆ چینی هەژار کردووە. نمونەی بەرزی شعرەکانی دڵداریش بۆ پشتگیری لە چینی هەژار شعرێکە لەسەر تووتنەوانان گوتوویەتی کە بە شێوەیەکی زۆر جوان باس لە ئێش و ئازاری تووتنەوانان دەکات. زۆر جار دڵدار قەرزی لە هاوڕەکانی کردووە و کتێبی پێکڕیوە. لە بەرامبەردا زۆر جار هاوڕەکانی بە شعر داوایان لە دڵدار کردووە قەرزەکەیان بداتەوە. دوجاریش دڵدار بەشێکی زۆری کتێبەکانی پێشکەش بە کتێبخانەی شاری کۆیە کردووە. دوا شعری دڵدار ئەو شعرە بوو کە 2 مانگ بەر لە مردنی لە ڕۆژی 12 نۆی 1948 وەڵامی دڵزاری دایەوە و پێی گوت کە ئێستا هیچ پارەیەکی نییە و توانای دانەوەی ئەو قەرزەی نییە. بە قسەی ئەو کەسانەی کە دڵداریان بینیوە دڵدار هاوشێوەی کاوێساغا لە کاتی قسەکردندا زمانی دەگیرا و بە تەواوی نەیدەتوانی وشەکان دەرببڕێت بەڵام لە کاتی وتارداندا لەو قالبە دەردەچوو. کە ڕاپەڕینی 1940 کانونی دووەم ڕوویدا لە هەموو وڵاتی عێراق و کوردستان ژیانێکی شۆڕەژێڕی بەرپا بوو. دڵدار چوە سەر تەبعاً پاسێکی دار ئەو کاتە هەبوو یعنی وتارێکی زۆر گەرم و گوڕیدا بەبێ ئەوەی ساتێ بوەستی هەرچەندە پێش ئەوەی کە ئەهوا مەسان وتار بدات زمانی دەگیرا بەڵام ینی هەستم کرد کە ئەو کابرایە بەڕاستی کە قسەی خوتبە بداتن وتار بدات ئەو دڵدارە نییە دەچێتە قالبێکی ترەوە. عەبدولخالق عەلاءالدین لە کتێبی دڵداری شاعیری شۆڕژگێڕی کورد دەجێڕێتەوە کە لە نەورۆزی 1948 داوا لە دڵدار کراوە وتارێک بنووسێت و لە ئاهەنگەکەتا پێشکەشی بکات. ئەویش وتارێکی نووسیوە بەڵام لە کاتی پێشکەشکردنیدا سەیری نووسینەکەی نەکردووە و لەبەر وتارەکەی داوە. ئێواران دەچون سەردانی کچێکی میسریان دەکرد خۆی کورد بوو بە ئەسڵدا کچی فەرەجوڵڵا زەکیل کوردی ناوی بەهیە بوو. ئەو بەهیە کۆلێجی تەواو کرده بوو لە میسر هات بۆ عێراق لە کولیەی کۆلێجی مەلیکە عالیەی دەرسی دەگوتەوە دوای ناوێت لە ناو کۆلێجی کچان هەموو چوارشەمەیەک کۆ دەبوونەوە لەوێ گەنجە کوردەکان دەورەیان لێدەدا وتاری دەدا دڵدار زۆر حەزی لێ دەکرد لەو بەهیەیە بەڵام پێی شەرمی دەکرد کە جارێ قوتابی و ئەویش مامۆستایە چەند ساڵێک لەو گەورەترە برێشوم پێ بکە. جارێکیان کچێکی کوردی خەڵکی سنە ئەویش بەهایی بووە
لەگەڵ مناڵەکانی من لە قوتابخانە بوون لەوێ لە ئەمریکا. یەکتریان ناسی بوو ئەوتی کوردمەوانش وتیان ئێمەش کوردین، دەرکەوت کە کچەکە بەهاییە کە مناڵەکان هاتنەوە بە منیان وتیان و کچە بەهاییە، وتم ئەو زۆر باشە بەڕێگای ئەم کچەوە بشکم من بەهایە خانە دۆستمەوە. ئیتر لێیان پرسی بوو، منش خۆم کچەکەم بینی جاری کاتە ماڵمان بەیەکەوە دانیشتی، وتم ژنێکی لەوانەیە ئێستا زۆر بە تەمەن بێ، کچە مناڵ بوو، ینی 18-19 ساڵ بوو، نازانم بیستوتە یان نە بەهێ فەرەجۆڵا. گوتی چۆن نەمبیستوە بەهێ فەرەجۆڵا یەکێکە لە گەورە ڕۆشەبیرانی بەهاییەکانی ئەمریکا. وتم ماوە، وتی ئەرێ وەڵام ماوە، تەمەنی گەورەیە. ئیتر وتم بەگا ئەرک نەبێ تەلەفۆنەکەیم بۆ پیاکرد، چونکە مەمێ قسەی لەگەڵا بکەم، وڵا تەلەفۆنەکەی بۆ پیاکردم. لە کوردستان شتێکی وان بیست کە دڵدار عاشقی تۆ بوو، دڵداری شاعر، تۆش هەڵوێستی تۆ چۆن بووە لەگەڵیا. وتی ڕاستە دڵدار من بوو مامۆستای زمانی کوردیم، هەفتەی چەند جارێک ئەهات لام دەرسی کوردی پێدەگوتم، بەڵام گوتی ڕاستیەکەی من هەستم پێ نەکردووە کە ئەو حەزی لە من کردبێ، بێدەنگ بوو، باسی خۆشەویستی خۆی بۆ من دەرنەبڕیوە. باشم وتم ئەی تۆ هەڵوێستت بەرامبەر ئەو شتێکی خۆشەویستی تیا بوو؟ وتی ڕاستیەکەی من وەکو مامۆستا سێریمە کرد، وەکو کوردێک با بەڕاشکاویش پێت بڵێم، من کە لە کوردستان بووم، لە بەغا بووم، حەزم مەکرد شوو بە کوردێک بکەم، باوکو دایکیشم ئەویان پێ خۆش بوو. خەندەکەی بایی یەکێکە لەو شێعرانەی کە دڵدار تێیدا باسی خۆشەویستی خۆی و کچە کوردێکی بەهایی دەکات. ئێستاش کە قسە لەسەر ئەو شێعرە دەکرێت، باسی نێوی بەهیە فەرەجوڵڵا دەکرێت کە ئەو کات دڵدار خۆشەویستێکی لە ڕادەبەدەری بۆی هەبووە. بۆچی شاعیرێکی گەورەی وەکو دڵدار کە زمانزانیش حتمما زمانزانیش بووە، چۆن ئەم هەڵا ڕێزمانیەی کردووە لە زمانی کوردیا کە تایتڵی شعرەکە بکا با خەندەکەی بایی، لە کاتێکدا کە لە ڕووی ڕێزمانیەوە ڕێزمانی کوردیەوە ئەبێ خەندە باییەکە بێ، نەک خەندەکەی بایی. اینجا بۆیان ساغنە دەبەوە بۆچی تازە دڵداریش نەما بوو، دیبەیتێک هەبوو، مناقەشەیەک هەبوو لەسەر ئەم بابەتە، بۆچی خەندە باییەکە نییە، بۆچی خەندەکەی باییە. کە من چوون بۆ ئەمریکاوە قسەم لەگە بەهێ خان کرد و باسی دڵدارم بۆ کرد و ئەمانە، شارەکەشم لابوو خەندەکەی باید پێم وت کە دڵدار شعرێکی وای بۆ تۆ داناوە، حتا ئەوەشم پێ وت شتەکەوا هین کراوە، گوتی وەڵی من قەت لوت بەرز نەبوویم و خەندەشم لوت بەرزی تیا پێوە دیار نەبووە. ئەنجا من بۆم دەرکەوت کە نەخێر ئەمە خەندەکەی بەهیەیە یا خەندەکەی بەهاییە. دیار بوو کە حەزی لە بەهەیە، بەڵام قەت نەیدەدرکاند، قەت باسی نەکرد و قەت ناویشی نەهێنا، لەبەرەوە شعرەکەی وانووسیوە کە ناوی بەهەیە تیانەبێ یان بەهەیە تیانەبێ، بەڵام نزیک بیلەوە. ئەنجا کە بۆم تەرجمە کرد، هەموم بۆ تەرجمە کرد، هەمووی نالاخیری بازە شوێنی زۆر سەخت بوو تەرجمەکردنی، بەڕاستی کە خۆشم تێنە دەگەیشتم. بە تەلەفۆن وتی وا قسەت لەگەڵاکەم وا پرچاومەوە بۆ ئەگریم، وتی وا پرچاومەوە ئەگریم، قەت نەمەزانی دڵدار ئەو شاعیرە گەورەیە و ئەوەشی لەسەر من نووسیوە. وەرە نێو ئابیدەت تا من لەبەر پێت دا بدەم ئەژنۆ، لەبەروەی نادڵارامی لەبەروەی چونکە باڵایی، خودای شعر و پەری هیوای بڵێ سەی هەستی بەرزی تۆ، هەواڵی هاوڕەب و خوێنی فریشتەی شۆخی میدیایی، لە ڕووی چاکە و وەفاداری بە یادی جامی دڵداری، لە مەستی خۆشی بمهێڵی دروشمی خەندەکەی بایی. جگەلەوە دڵدار چەندین شعری دیکەی لەسەر خۆشەویستی نووسیوە و لەلایەن چەندین هونەرمەندی کورد کراون بە گۆرانی، کە دیارترینیان شیری چەهچەهەی بولبوڵە کە لەلایەن تایەر تۆفیق کراوەتە گۆرانی و دواتر لەلایەن عەدنان کەریمیش نوێ کراوەتەوە. چەهچەهەی بولبول عەزیزم ئاهوزاری پێوەیە. عەبدولخالق لە کتێبەکەیدا دەجێڕێتەوە کە دڵدار خەت و نووسینێکی زۆر خۆشی هەبوو،
زمانی عەرەبی و فارسی و تورکی و ئینگلیزی زۆر بەباشی زانیوە لەگەڵ کەمێک فەڕەنسی. لە نووسینی لاتینیشدا زۆر شارەزا بوو. هەروەها دڵدار جگەرەی زۆر کێشاوە. زۆریش ئارەزوی نیشانشکێنی و ڕاو شکار و چوونە دەشت و دەر و سەیرانی کردووە. لە ئێوارەیەکی پاییزی ساڵی 1940 دڵدار بە مردنێکی تەمومژاوی لە ژێر قەلای هەولێر گیانی سپارد. هاوڕێکانی مەرگی دڵدار بە کۆستێکی گەورە و مردنێکی تراژیدیا ناو دەبن. ئەوان دەڵێن دڵدار و کردەوەکانی هەر جاویدان و لە نێودڵ و دەماخیاندایە. لەگەر چەند برادێکی وەکو مستەفا عوزێری و ئەوانە لە دیانەی فەرمانبەرانی هەولێرە دادەنیشن داوای خواردنەکی دەکاتن مانجی تشرینی دووەمە 11 1940 خواردنەکەی دەخوا دوایە دەستە دەردەمینی دەبینی هێرنجی دێتێ دەڕشێتەوە. وەکو هاوڕێکانی باسی دەکەن دڵدار لە ژیانیدا زۆر بێناز بوو. لەلایەن دەسەڵاتدارانی ئەو کاتی عێراق نەک هەر هیچ گرنگیەکی پێنەدراوە بەڵکو هەوڵی لە نێوبردنیشیان داوە. دوای مردنیشی لە 11 1940 زۆر بە بێنازی لە گۆڕستانی شێخەڵای شاری هەولێر بە خاک سپێردراوە. یەکجار جێگای ئەسەف و ناخۆشی و دڵتەنجیمان بوو و شتێکی نهێنیشتان پێ برم کە 15 سال پێش ئێستا ناسیح حەیدەری بە ڕەحمەت بێ مابوو زار درود لە گیانی مابوو باسی کردگوتی ئەوی کە دان نابوو کچێک لە بۆ دڵداری بدەنێ کچەکی هەولێری لە بنەماڕێکی گەورە وتی پار ساڵی پار ئەمری خۆی کرد. کەسی دییان دەرە بەلەدیە دەیشووە تێگەی دەیباتە ئەوە دەینێژنە و دەکەویتن. لە ساڵی 2005 کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار دەدات مردووەکانی ئەو گۆڕستانە بگوازێتەوە بازارێکی هاوچەرخ لە شوێنەکە دروست بکات شاری هەولێر چیتر میوانداری دڵداریان قبول نەکرد. بۆیە بەبێ ئەوەی مەراسیمێکی شایستەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ بکرێت هەندێک لە هاوڕێ و خزم و کەسانی خۆی بە مەراسیمێکی بچکۆلانە تەرمی دڵداریان بەرەو زێدی لەدایکبوونی کە شاری کۆیە بوو گواستەوە. لە کۆیە لە سەرگردی کەکۆن کە شوێنێکی مێژووی ئەو شارەیە ئارامگایەکی جوان بۆ دڵداری شاعیر دروست کراوە و هەندێک لە ئەدیبان و ئەو کەسانەی پێی سەرسامن تا ئێستاش دەستنە سەر گۆڕەکەی و فاتیحایەکی بۆ دەخوێنن. دژمنانی کورد لە دوای مردنیشی واز لە دڵدار ناهێن و هەوڵ دەدەن شوێنەواری ئەو شاعیرە لە سەرزەوی و لە یادەوەری کورد بسڕنەوە. بەڵگەش ئەوەیە کە لە ساڵی 2007 چەند کەسێکی نەناسرا و پەلاماری ئارامگای دڵدار دەدەن و بە تەواوی دەیڕوخێنن. ئەوەش لەو کاتەدا بوو کە باسی گۆڕینی سرودی نەتەوەیی هاتبووە ئاراوە. ئەگەرچی دڵدار شاعیری نەتەوەیی هەر چوار پارچەی کوردستانە و شعری نەتەوەیی ئەی ڕەقیب توانیویەتی بەبێ جیاوازی تەواوی کوردانی دنیا لە دەوری خۆی کۆ بکاتەوە کەچی تا ئەم چرکە ساتەش جگە لەوەی لە پێناو پرۆژەیەکی وەبەرهێنانی بازرگانی گۆڕەکەی دڵدار گوێزرایەوە و بستەخاکێکی شیاوی لە ناو پایتەختی باشووری کوردستاندا پێڕەوا نەبینراوە. دڵدار تەنیا مولکی کۆی نییە مولکی هەموو کوردستانە لەبەرەوەی دەبایە لە پایتەختی هەرێمی کوردستان لە پارچێکی زۆر گەورە لە گۆڕەپانێکی زۆر فراوان پەیکەرێکی بۆ بکرێت کە شیاوی ئەوە بێ. گەورەترین پەیکەر نەک لە هەولێر لە هەموو شارەکانی کوردستانی عێراق ئینجا لە هەروەزایەتی ڕۆشنبیری ئێرە دەتوانێت لە کوردستانی باکوور لە کوردستانی ڕۆژئاوا لە کوردستانی ڕۆژهەڵات پەیکەرەکانیان بۆ دروستکە. حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانیش ئەو مافەیان بە سیمبولی یەکبوونی کورد و بەو شاعیرە ئازادی خوازە نەبینی کە پەیکەرێکی گەورەی لە نێو پایتەخت بۆ دروست بکەن یاخود هەرنا فیستیڤاڵێکی ساڵانە بە نێوی دڵدار بکەنەوە. ئەمەش خەیاڵمان دەباتەوە سەر ئەو شێعرەی پەشێو کە دەڵێ خۆشەویستم لە پیاوێکی گەڕۆکم بیست لە لای ئەوان کچانی کۆک لە جیاتی گوڵ هۆنراوە دەدەن لە بەرۆک گەورەکانیان بۆ پەیکەری هونەرمەندێ دێنە سەرچۆک کەچی لە کوردستانە لە مەڵبەندی بێکەس و حاجی و گۆرانە گەر بگەڕی سەر تا خوارێ وەک غەریبێ بەدی ناکەی تا پۆی پەیکەری ئەدیبێ.